ئازیزان سڵاو، خۆشحاڵین لە بەرنمەیەکی تری ڕاڤە بە دیدارتان شا دەبین. تەوەری بەرنامەی ڕاڤە گفتوگۆکردنە لەبارەی ڕایگشتی و بەلا ڕێدابردننی ڕایگشتی لە پای چی بە میوانداری زۆر بەڕێز کاکسەرخێڵ سابر مەنمی ڕۆژنامەنووس. کاکسەرخێڵ خۆشحاڵین و بەخێربێت. زۆر سپاس بۆ جەنابتان و تەلەڤیزیۆنی سلێمانی. کاکسەرخێڵ، قسەکردن لەسەر ڕایگشتی و فەزای هەرێمی کوردستان بە تایبەتی لە ڕوانگەی ئازادی و ئازادی ڕادەربڕین جێگەی باس و خواساوە لە 30 ساڵی ڕابردووە کە ئێمە ئەم بەهارە یادی 30 ساڵی حکومڕانی کوردیەکەینەوە. دوای 30 ساڵ ئەو ئازادی کە لە هەرێمی کوردستان هەیە جێگەی گفتوگۆ و مشتومڕی جیاواز بووە و سەربارەوەی کە کۆمەڵێک یاسای باش لە هەرێمی کوردستان دەرچوون، بە تایبەت یاسای کاری ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستان، یاسای پێدانی زانیاری بە هاوڵاتی لە هەرێمی کوردستان، هەم یاساکان بۆ خۆی یاسای باشن و هەم لە پراکتیکیشا تا ڕادێکی باش بەرجەستە کراون و ئەوەی کە ئێستا جێگەی سەرنجی بەشێک لە سیاسەتمەداران، میدیاکاران، ڕۆژنامە نووسان، ڕۆشنبیران و مامۆسانی زانکۆ و ئەو کەسانەی قسەیان لەسەر دۆخی گشتی هەیە، قسەیان لەسەر ئازادی ڕادەربڕین هەیە، بەشێکی ئەوەیە کە ئاڵێن زۆرجار ئەو مڕونەت و نەرمی و باشیانی کە لە یاسای ڕۆژنامەگەری کوردیا هەیە خراپ بەکارهێنراوە. بەشێک لە ڕۆژنامە نووسەکان، بەشێک لە کەناڵەکانی ڕاگەیاندن، بەشێک لە حیزبی سیاسی حیزبی سیاسی ئەو تۆی کە شێوەیەکی پۆپۆلیستیان هەیە خراپ سوود لە یاساکا بینن. خوێندنەوەی تۆ بۆ دۆخی ڕۆژنامەگەری کوردی لە ئەمڕۆی کوردستانە چۆنە؟ سپاس بۆ جەنابتان. یارە دوای بەهاری ساڵی 1991 دوایەوەی کە ڕاپەڕی نەکرێ و پاشان لە ساڵی 1992 ئێمە ئەبینە خاوەنی پەرلەمان و حکوومەتی خۆمان هیچ یاسایەکی کوردی کە دەرچوو بێت لە پەرلەمانی کوردستان لە بەردەستان نەبوو بۆی کە بتوانین کاری ڕۆژنامەگەری پێڕێک بخرێت، تاوەکو دروستبوونی بەشی ڕۆژنامەوانی و ڕاگەیاندن دواتر کە بوو بە میدیا لە پەیمانگا و زانکۆکان لە هەرێمی کوردستان، دواتر توانرا لە ساڵی 2007 بە یاسای ژمارە 35 ڕۆژنامەگەری دەربچێت. ئەم یاسایە ئەگەر بەراوردیکەین بە یاسای کاری ڕۆژنامەگەری لە عێراق، ئەتوانین یاسای ئەمە زۆر مۆدێرانتر بێت، زۆر سەردەمیانەتر بێت، یاسایەکە زۆر نەرمونیانترە بۆ کاری ڕۆژنامەوانی، پانتایی کارکردن زۆر فراوانتر بووە. ئەگەر ئێمە سەیری ئەم یاسایە بکەین باش لەوە تێگەین. کاتێک ئەم یاسایە دەرچوو، ئەم یاسایە ئەو کات جەنابی سەرۆک بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بوو. بەشێکی زۆر لە ڕۆژنامە نووسان، چالاگوانیانی بواری مەدەنی، نووسەران و ئەدیبان ئەم یاسایان بەدڵ نەبوو. بۆیە جەنابی سەرۆک واژۆی لەسەر ئەم یاسایە نەکرد و ئەم یاسایی گەڕاندەوە بۆ پەرلەمان و خۆشبەختانە ئەم یاسایە بەدڵی ڕۆژنامە نووسان تێپەڕێنرا. ئێمە ئەگەر سەیری ڕایگشتی بکەین لە هەرێمی کوردستان کە پەیوەستە بەکاری ڕۆژنامەوانیەوە، ئەبێ باش لە کۆمەڵێک شت تێبگەین. یەکێک لەوانە ئەوەیە کە ڕایگشتی لە هەرێمی کوردستان ڕایەکی سەقامگیر نییە، واتە ڕایەک نییە لەسەر بابەتێک ماوەیەکی زۆر بەردەوامی پێ بدرێت. ڕایەکی سەقامگیر نییە، ڕایەکە لەگەڵ گۆڕانکاری حەدەسەکان ئەگۆڕێت، ڕۆژانە ئەم ڕایە ئەگۆڕێت بەپێی بەرزونیزمی ڕووداوەکان. بەداخەوە ڕۆژنامە نووسانی ئێمە نەیانتوانیەوە باش سوود لەم ڕایگشتی هەرێمی کوردستان وەربگرن. زۆر جار لەژێر ناوی ڕۆژنامەگەریە سوود بینراوە لەو کار و کردار و وتار و دیبەیتانی کە خزمەت بە دۆزی غەیری کوردستانەکات، یعنی خزمەت بە دوژمنانی ئێمە، خزمەت بە ناحەزانی ئێمە ئاکات. بۆیە ئێمە نەمانتوانیەوە بە باشی سوود لەم یاسایە وەربگرین. کاکسەرخێڵ، پرسی ئازادی کە من لە قسەکانی جەناب شتا گوێم لێ بووم، پرسی ئازادی و مەساحێکی فراوان بۆ کارکردن لە هەرێمی کوردستان کە ئەوەی مەهبەریەکەوین ئێستا لە هەرێمی کوردستان ئازادیەکی باشەیە، ینی لەوەی کە لە بەکارهێنانی سۆشیال میدیا تا میدیا و تاکرانەوەی کۆمەڵگەی کوردستان و ئەو مامەڵەی کە هەرێمی کوردستان لەگەڵ ناوچەکە و لەگەڵ دنیایکە هەرێمێکی ئازاد و کراوەیە. بەڵام بەشێک لە ناوخۆدا ئەم ئازادی ئیستیغلالەکەن بۆ شتی تایبەتی، یعنی ئمە چەند ڕێگە پێدراوە کە کاری ڕۆژنامەنووسی ئەوەندە ئیستیغلال بکرێت بۆ کاری حیزبی و بەلا ڕێدابردنی ڕایگشتی و زۆرجار چاواشەکردنی خەڵکو و ئەوەی کە زۆریش بەریەکەوین بەڕاستی لەو 2-3 ساڵی ڕابردووە زیندووکردنەوەی هەستی ناوچەگەرێتی و دروستکردنی شعورێک لە لای بەشێ لە خەڵک بۆ ململانەی شارچێتی و ئەو لەو بابەتانە، ینی ئایا لە بنەمایە
ڕۆژنامەوانی مۆدێرن بۆ هاتووە کە کۆمەلگایەک کۆمەلگاکە بەرچاو ڕشنکادیان ئەوەی کە ململانی چینایەتی و ململانی ناوچەی دروستکە. بەتەیکیت بۆ نهاتوە کە ململانی ناوچەی و ململانی خێڵایەتی و کۆمەڵێ شتی چۆنەڵی لابەلا بێنێت و گەرمی بکاتەوە خەڵکی پێوە سەرقاڵ بکات. ئەگەر ئێمە سەیری پیشەی ڕۆژنامەوانی بکەین وەکو پیشاوانی کە هەڵەسن بە کاری ڕۆژنامەوانی لە تەواوی وڵاتانی جیهانی یاسایەکی بۆ دانراوە بۆ لەبەر ئەم پیشەیەکی پیرۆزە ئەگەر بە دروستی بەکارنێنرێت ڕۆژانە مامەڵە لەگەڵ تاکاکات ئەچێتە هەموو ماڵێکەوە میوانی مۆبایلی هەموو تاکێکە ڕۆژانە بەرکەوتنی هەیە ئەگەر بە دروستی وەکو خۆی بەکارنێهێنرێت زانیاری نەبەخشێت بە تاک زانیاری تەندروست نەبەخشێ بە تاک بێگومان تاک تووشی هەڵدێرەکە هەر بۆیە تەنها پسپۆڕانی بواری ڕاگەاندن نەوەستاون بە تەنها یاسایەکەەوە بڵێن یاسای ڕۆژنامەگەری یان یاسای میدیاکان کە پێڕێبخەن بەڵکو بەسویانەتەوە بەچی بەستویانەتەوە بە خودی ڕۆژنامەنووسەوە کە پێڵێن ئیتیک ئەگە ئیتیک بە زمانە سادەکەی ناو خەڵک پێی بڵین بەسراوەتەوە بە ئەخلاقی کەسەکەەوە واتە تۆ جگەلەوەی کە یاسایەک هەیە تۆ پێی ئەو یاسایە کارەکەیت کاری ڕۆژانەت ڕاپەڕێنی زۆرشت هەیە بەپی یاسا ڕێگە پێدراوە بەڵام بەپی ئیتیکی تۆ بەپی ئەوەی کە تۆ ویژدانیان زیندوو بی ڕازگۆبی لەگەڵ بینەری خۆت لەگەڵ وەرگری خۆت لەگەڵ تاکی خۆت لەگەڵ هاونیشتیمانی خۆت لەگەڵ وڵاتی خۆت لەگەڵ زمانی خۆت لەگەڵ کەلتوری خۆت پێویستە پابند بیت بۆ ئیتیکەوە و ویژدانی خۆت ئاسوودە بێ بەداخەوە ئێمە لە هەرێمی کوردستان ئێستا کە دەوڵەت نین لە فەراغی ئەو بێدەوڵەتیا زۆر کەس توانیوێتی دەستوەردان بکات لە تاکی ئێمە لەژێر ناونیشانی ڕۆژنامەنووسەوە من ناتوانم بۆ کەسانە بڵین ڕۆژنامەنووس چونکە ڕۆژنامەنووس بۆ خۆی چەند جارێک ئاماشم پێکرد پیشەیەکی پیرۆزە خزمەتکردنێکی بەرچاوی کۆمەلگایە من ناتوانین بۆ کەسانە بووترە ڕۆژنامەنووس کاک سەرخێڵ پێم خۆش لەسەر ئاسایشی نەتەوەی قسە بکەین ینی ئەوەی کە بۆ نمونە هەر ئەو دەوڵەتانی لە دنیا هەن دەوڵەتە زۆر مۆدێرن و هاوچەرخەکان بەردەوام چوارچێوەیەکیان هەیە بۆی کە کاری ڕۆژنامەوانی کاری پارێزەری کاری فەرمانبەر کاری حیزبی سیاسی کاری هاوڵاتی و تاکەکان ئەبێ لە چوارچێوەی ئاسایشی نەتەوەی و پاراستنی ئەو قوارە سیاسیا بێ کە هەیە جا هەرێمێکە دەوڵەتێکە یەکگرتنی چەند دەوڵەتێکە هەر شێوەیەک لەو شکڵانەی کە دەوڵەت و حکومڕانی بێ لە کۆتاییە یاسایەکەی پێوترێت وە چەمکێک هەیە چوارچێوەیەکی کۆکردنەوە پێوتری ئاسایشی نەتەوەیی ئەوەی کە ئێستا لە کوردستان زۆر بەرێکەوین بەڕاستی بەرکەوتنی پێشێلکردنی ئەم ئاسایشی نەتەوەیەیە لەلایەن ژمارەیەک لە هەندێک حیزبی سیاسی لایەن هەندێک کەناڵی ڕاگەاندن و لە کۆتاییشە ژمارەیەک ئەوەی کە جەنابەت پێڵی کە خەڵکانێک خۆیان ناوناو ڕۆژنامەنووس چاودێری سیاسی ئیلاخیری ناوی جیاوازیان بخۆیان دۆزیوەتەوە فیسەبیلەوەی کە خزمەتی ئەجندایەکی دەرەچی بکەن خوێندنەوەی تۆ چییە بۆی کە ینی مافی یاسای ئازادی ڕۆژنامەنووسی و ئاسایشی نەتەوەی لەکوێ بەرێکەکەون لەکوێ یەکتری تەواوکەن لەکوێ خزمەتی یەکتریەکەن بەڵێ کاک سەربەز پانتایی ئازادی ڕادەربڕی نەتوانم بڵم لە هەرێمی کوردستان بە پەرچاو بە عێراق و بە وڵاتانی ناوچەکەش زۆر زیاترە میسرمانەیە کە خاوەن شارستانی و حەزارەتێکی کۆن و لە مێژینەیە کاتێک بابەتێکی یاسایی ئەخڵقێت پێویستی بە نیەت پاچی ڕۆژنامەنووسەکەی واتە ئێستا ڕۆژنامەنووسێک بابەتێک بڵاوە کاتەوە دژی ئەمنی قەومیە پێشەلکاریەکە بۆ سەروەری ئەو وڵاتە یەن تحقیق لە نیەتی ئەم کەسەشەکەن یعنی لە هەرێمی کوردستان هەتاوەکو ئێستا کە من و جەنابەت دانیشتوین هیچ ڕووداوێکی لەم شێوەیە لای ئێمە ڕووی نەداوە یاخود لە باشووری یاخود دەتوانین بڵین لە باشوور و ناوەڕاست لە لای حکوومەتی عێراقی هاتوون شتەکانیان زۆر ورد کردوێتەوە بۆ نمونە ناوزڕاندنێک ڕۆئەت لە عەرەبیە با بڵین لەوان دابەشێکن لە مەنتیقای عێراقیەکانە لای عێراق حکوومەتی عێراقی دابەشی کردووە بۆچی بۆ دوو بەش بۆ خستنە پاڵ واتە یەکێک تۆمەتێکە خاتە پاڵ کەسێک وایە خودت کەسێک وتەیەکی ناشرین ئەداتە پاڵ کەسێک ئەمە تووشی نەک تەنها سزایەکی دارایی ئەبێت تووشی سجن ئەبێتەوە واتە تووشی زیندانیکرد نەبێتەوە بەڵام لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی ئازادی بەرتەسک نەبێتەوە هاتوون هەردوو چەمکەکە لێک دراوە بە ناوزڕاندن و یەک جۆرە سزای بۆ دانراوە کە بڕی 1 بۆ 5 میلیۆن دینار بۆ ڕۆژنامەنووسە بەڵام بەداخەوە لە مەسایلی ئەمنی قەومیە ڕۆژنامەنووسان زۆر گرنگی بە ئەمنی قەومی ئێمە نادەن زۆر خراپ بە ئەم ئازادی ڕادەربڕینە بەکار ئەهێنن ئەبینیت
هاتووە لەژێر ناوی ڕۆژنامەنووسە کاری جاسووسی سیخوڕی ئەکات بۆ وڵاتێکی تر. کاتێک تۆ پەلکێشی دادگایەکەیت و بە ڕێگەیەکی شەرعی لە بەرچاوی هەموو دنیا دادگاییەکەیت ئەو یەتە دەرێ دیفاعی لێکات. لە کاتێکا من ڕۆژنامەنووسم تەنها لە پیشەکەما پێویستە بە یاسای ڕۆژنامەگەری مامەڵم لەگەڵا بکرێت. من ئەگەر لە دەرەوە تووشی ڕووداوێک بم پێویستە بەپێی ڕووداوەکە بەپێی یاسای ئەو ڕووداوە من مامەڵم لەگەڵا بکرێت. بۆیە ئێمە لەژێر ناوی ڕۆژنامەنووسیە کاکسەر بە زۆر جار هەبووە لە هەواڵێک لە شوێنێک بڵاوکراتەوە دوای چەند ڕۆژە شوێنە ئەو شوێنیان قەسف کردووە. عنی وڵاتانی دراوسێ ئەو شوێنە ئەو منتیقیان قەسف کردووە. ئەمە ئەگەر پێشلکردنی ئەمنی قەومی ئێمە نەبێ ئەگەر خراپ بەکارهێنانی ئازادی ڕادەربرین نەبێت چییە؟ بەداخەوە کۆمەڵە کەسێک لەژێر ناوی ڕۆژنامەنووسە یەک کۆمەڵە چەمک بێمە ئافرۆشێتەوە بۆ نمونە بە ناوی یەکسانی و بە ناوی دیموکراسی و بە ناوی مافی مناڵ و بە ناوی مافی ئافرەت و بە ناوی عەدالەت یان باشترکردنی ئابووری تاک یەت کۆمەڵە ئەم چەمکانە بێمە ئەفرۆشێتەوە یەت کەمپینەکە ناڕەزایەتی دەرەبڕێ لە ئەسلی مەسەلەکەش ئەسلی بابەتەکەش بۆ ئەمە نییە. ئەگەر ئەم لە خەمی خەڵکی کوردستانایە بۆچی کاتێک دووسخورمات و وێران کرا ماڵەکان سووتێنرا ئافرەت و پیاوی کورد دەربەدەر کرا مناڵانی ئێمە هەتاوەکو گەشتە هەولێر و سلێمانی لەژێر ڕەحمی ئاسمانە بوون بۆ لەکۆ بوون کاتێک ئێمە لە 16 ئۆکتۆبەر نیوی خاشی کوردستان فرۆشرا بۆ کەمپینێکیان نەکرد بۆ قسەیەکیان نەکرد یاخود شتێکی تر باسی مافی ئافرەتەکرێت. ئەگە بیرمان بێت کابینەی پێشوو لە کابینەی پێشوو حکوومەتی هەرێمی کوردستان وەزیرەکان هەمویان پیا بوون. ڕێکخراوەکانی چالاکی ئافرەتان و ڕۆژنامەنووسان و ئەدیبان هەڵایەکیان ساز کرد و کەمپینیان کرد و کاکە پێویستە وەزیر ئافرەت بێ. پارتی دیموکراتی کوردستان وەزیری شارەوانی کرد بە ئافرەت نەورۆزخان. چی دەستخۆشیەکیان کرد؟ ئەسڵەن کەوتیان کاکۆ پارتی وەزیرێکی کێشاوتە وەزیرێکی ئافرەتدانی هەر کەس ئەو باسەشی نەکردەوە. کەواتە من ئەمەیە لێرە بڵێم کێشەی ئێمە لە هەرێمی کوردستان کێشەی ئەوە نییە کە ئەمان شەڕی سەروەری یاسا بکەن. ئەگەر کێشیان لە یاسایە خۆم یاسایە بەدڵی خۆیان دەرچووە یان ئەم یاسایە دەقی پیرۆز نیە توانی بێرێتەوە پەرلەمان و هەموار کرێتەوە. بە ئەزمون سەلمێنراوە کێشەی ئەمان کێشەی ئاڵای کوردستانە کێشەی خاکی کوردستانە کێشەی سنووری کوردستانە کێشەی کرانەوەی کوردستانە کێشەی ئەوەیە کە من و تۆ بە زمانێکی کوردی قساکەین. ئەمان کێشەیەکیان هەیە کە ئەم کوردستانە ئەم هەرێمە پەل بە هاوێژوو بێتە دەوڵەت کێشان ئیلاقاتی کوردستانە کێشەی ئابووری کوردستانە. ئەمان لەژێر ناوی ڕۆژنامەنووسیەت هەموو ڕۆژێک چەند جارێک مەسایلی نەوتت بۆ گەرمەکاتەوە مەسایلی نۆتت بۆ گەرمەکاتەوە ئەڵێ حکوومەتی هەرێم نەوت نایە بە بەغدا بووە بەغدا بوجە بۆ تۆ نانێرێ لە کاتێکا بەغدا کاتێک بجێ ئەمێ بڕی ئەمە نەوتمان نەنار بۆ دەرەوە. باشە پرسیارێک لێرا دروستە بێ گریمان حکوومەتی هەرێمی کوردستان نەوت نایەت کاکە خۆ جوتیار گەنمیە تەسلیمیشی کردو جوتیاری ئێمە گەنمەکەیەوە بە حکوومەتی عێراقی و تەسلیمیشی کردو ئەی بجێ ئەو بۆ نانێرێ خۆ خەتای حکوومەتە خۆ مەسایلی نەوتە بەپێی دەستوری عێراقی پێویستە گەرمیانی و هەڵەبجەش کە جینۆسایدیان بەرامبەر کراوە پێویستە تاویز کرێنەوە چیان بۆ کراوە پێشمەرگە لە چوارچێوەی پاراستنی عێراقایە بەپێی دەستور هەتاوەکو ئەم ساتەش دینارێکی بۆ سەرف ناکرێت لەلایەن حکوومەتی عێراقیەوە. ئاسڵەن ئەو چەکانی هاوپەیمانانیش بۆ یەزی پێشمەرگەیە نار ئەوان ڕێگر بوون لە بەردەمیە. باشە کەمپینچیەکانی ئەمە لەکوێ بوون ڕۆژنامەنووسانی ئەمە لەکوێ بوون ئەوانەی کە لەم بوارەدا کارەکەن و سەڵتی دلێرانەیە لەکوێ بوون یان خاڵێکی تر ئەگەر یارمەتیم بێ ئەو کاتەی جەنابی سەرۆک بارزانی سەرۆکی هەرێم بوو زۆر جەخت لەسەرەوە ئاکرایەوە کە ماوەکەی بەسەر چووە پێویستە لاچێت لە چی کاتێکە لە کاتێکە ئێمە لە شەڕی داعشا بووین لە کاتێکە ئێمە قەیرانی ئابووریمان بەسەراسە پێنرابوو لە کاتێکە ئێمە چەندەها هەزار ئاوارە ڕوویکرد بۆ سنوورەکەمان ڕۆژانە شەهیدمان هەبوو ئەوان جەختیان لەسەرەوە کردەوە کە مدەکەی بەسەر چووە پێویستە لاچێت. باشە پرسیارەکە لێرەدایە ئەرە چەند ساڵە ماوەی مەحافزەکەیان بەسەر چوو نەڕۆشتۆ قسەیەکیان لێوە نایە. کەواتە شەڕی ئەمان کێشەی ئەمان کێشەی سەربەربوونی یاسا و باشترکردنی خزمەتگوزاریەکان نییە. من پرسیارێک لە هەموو ڕۆژنامەنووسانەکەم چەند جوانە بوو ئەگەر ئێمە کۆمەڵی ڕۆژنامەنووس لە هەموو لایەنەکان بێلایەن بچوونایەتە
هەر هەفتەی جارێک بچوونایەتە بەردەم مەکتەبی سیاسی حیزبێک دروشمیان بەرز کراوی بیان تا نابۆ شارچێتی نابۆ حیزبایەتی بەڵێ بۆ کوردستانێکی یەگرتو ئێمە دوژمن بەڵام ئەمە پێچوانە نابێتەوە کە بەشێ لە میدیا کار بۆ پەرتەوازەبوونی جا من ویستم شتێک بڵم دوژمنانی ئێمە نەحەزانی ئێمە کوردستانیان دابەش کردو بەسەر 4 پارچەیە بەڵام بۆ 4 پارچەیەش دڵیان ئاو ناخواتەوە ئانەوێت ئەم بەشێ باشوورە کە ئەگەر تروسکایەکی شیتیا هەبێ دابەشی کەم بەسەر 5 محافەزەیە ئەو کەرکووکیان جا کردەوە ئانەوێت دووەکو هەولێر و سلێمانی و هەڵەبجەش دابەش بکەن یعنی تەنها بۆ 4 پارچەیە دڵیان ئاو ناخواتەوە بڵێن کاکەوە ئەمە کوردستان دابەش کراوە کاک سەخێڵ بەرەو کۆتایی بەرنامەکە چین بەڵام پێم خۆش لەسەر ئەوە قسێ بکەین کە ئەم سەرنجانی بەڕێزت کە ئێمە بخۆشمان شایدی حاڵین کە لەوەی کە ئەم ڕۆژنامەنووسانە چەند و فاقن بەڵام یەکێ لە کێشە گەورەکانەوەیە بەشێ لەم بەناو ڕۆژنامەنووس و چاودێری سیاسی و خەڵکە بەناو ئەهلی و بێلایەنانە بەناوی خەڵکەوە قساک و بەناوی ئازارەکانی خەڵکو و معاناتی خەڵکو و کێشەی خەڵکو و بژێوی خەڵکو و برسێتی خەڵکو و نەپاراستنی ئازادی و سەر و ماڵی خەڵکو و یعنی خەڵک کراوەتە کەرەستەیەک بۆی کە ئەمانە وا خۆیان نوێ ناکەن بۆ خەڵک کە ئەمانە لە بەرەی خەڵکن و ئەنە دیفاع لە خەڵکن ینی فعلن ئەمانە ئەنە بەرگری لە خەڵکن یان ئەمانە ئەجندایەکتریانێ کاکسەر بەس پێویستە خەڵک گوشیار بێت یعنی ئەمان هاتوون لە پیرۆستترین کاتی تۆیە ئێمە بە سەدان هەزار شەهیدمان ناوە بە درێژایی وێژووی ئێمە بۆی بەسی بۆ یەکشت بۆی بڵین من هەم ئەی گەلانی دنیا تۆ عەرەبیت تۆ فارسیت تۆ تورکیت تۆ ئینگلیزیت تۆ هەر قەومێکیت منیش هەم کاتێک کە ئەگاتەوە ئەو یەتەڵە دژیبە مەڵێ هەم ئەو یەت عێراقی بوون پیرۆزەکە لای تۆ کوردبوون شەرمەزاریەکە واد لێکات پێت عەیب بێ بڵێ من کوردم پرسیارەکە با خەڵک جواب باتەوە ئایا ئەمە لە مەسلحەتی تۆیە لە کاتێکە خوا تۆی بە کوردبوون دروست کردووە نەتەوەی توی جا کردوێتەوە ئەو یەت پێتەڵێ نا ئەمە غەڵەتە تۆ پێویستە عێراقی بی چۆن عێراقیەک بووم ئەو عێراقی لە ساڵێکە 400 ڕۆژنامەنووسی تیاتیرۆرەکرێ ئەو عێراقی کە یاسای ترافیکی تیانە ئەو عێراقی کە ئەم کۆڵانەی بەدەست میلیشیایەکەوە کۆڵانی تر بەدەست میلیشیایەکەوەیە ئەو کۆڵانی کە شەو نییە ماوەیە گوای لاتۆ شەو نییە باڵۆسخانەی گەورەترین وڵاتی دنیایتیا موشک باران نەکرێن پێویستە خەڵک جوابات و ئەمە لە بەرژەوەندی تۆیە پێویستە خەڵکەوە بزانێ ئەو ڕۆژنامەنووسانەی کە لێرە داوای ئازادی بووەکەن داوای دیموکراسی بووەکەن داوای کرانەوە بووەکەن یەن لەوێ دژی فیدراڵیەکەی کوردستانیشن لە بەختە داوای و عێراقە بووەکەن کە هاوڵاتیانی شەهید بوون لە سەرجادە هاتنە سەر شەقامەکان خۆ پیشاندانیانە کرد چەندین هەفتەمانەوە بەڵام حکومەت ئامادە نەبوو گوێی لێ بگرێت بەڵام بە فتوایەکی یەک کەس حکومەت دەستی لە کار کێشایەوە ئەو داوات لێکاڵە تۆوابە پێویستە خەڵک خۆی بزانێ ئێستاش بڕۆ لە تاچی ئەمە بپرسە لێ بپرسە ئەوانەی بە تایبەتی دوای جیلی ڕاپەڕین عنی لە دوای ساڵی 1991ەوە هاتوونەتە دنیاوە لێ بپرسە چەند جار بەغدا بینی و چەند جار بەسڕا بینی و چەند جار چوویتەتە مووسڵ لێتە پرسێنە چوومەڵێ بۆ نەچۆڵێ ئەمان نییە ئەم داواکە کوردستان چاو لە عێراقکە ئەو عێراقەکە لە کاتێکە ئاوارەکانی ئەوان لە لای ئێمە بە ئاوارەیی لە ژێر خێمە لە ژێر بارانە بە بێکارەبایی بە بێ خوزمەتگوزاری ئێرەیان زۆر بێ باشترە ناڕۆنەوە شوێنی خۆیان لەبەرەوە بێ خەڵک بام بڕیارە بە ئەمە بەرژەوەندی تۆیەوێ هاتووە کەناڵێکی زەبەلاحی بۆ خستوێتی دەگەڕ بە تۆڵێ نا مەچۆ بۆ دەنگان مەچۆ مەڵێ من کوردم مەڵە سەر بەخۆی مێ لە کاتێکە من حەزەکەم ئەم پەیامە ڕاستیەوە کەسانەشکەم کە لەژێر ناوی نیشانی چۆنەڵی حزبی ئیسلامیەکانی شام کاراکەن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مەکە زێدی بوو کە جێیەش بۆ جێیەشت لەبەرەوەی سەربەخۆ نەبوو لەبەرەوەی ئازاد نەبوو ئەم و گەڕێنێتەوە بەناو باوەشیەوە لەبەرەوە بە تاکید پێویستە خەڵک ئەو جوابە باتەوە ئەمە لە بەرژەوەندی تۆیە ئەو ئەڵێ شەرمەزار بە کە تۆڵی من کوردم کاکسە خەڵ سوپاس بۆ ئەمەدەبوونی جەنابەت لە بەرنامەی ڕاڤا خۆشحاڵ بووین و کاتی بەرنامەکەمان کۆتایی هات سوپاس بۆ جەنابیشتان ئەزان تا ڕافەکردنێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێت